بەردەوامین دەسەکەین بە گفتوگۆکانمان دۆخی سووریا دەکوڵێت. زلێزەکان هاتوون لە سووریا بەرژەوەندەکانیان نێگلا دەکەنەوە وڵاتانی هەرێمی بە هەمان شێوە. لەسەرم بابەتە گفتوگۆ دەکەین با بزانین کورد لەکوێ ئەم پرسەدایە، چارەنووسی کورد چی بەسەردێ، چارەنووسی دۆخی ڕۆژاوای کوردستان چی بەسەردێ. ئەم بابەتە گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر شێرکۆ کرمانج. دکتۆر سڵاوت لێ بێم، کاتت باش، سپاس دەکەم کە بەشداریت کرد لە بەرنامەی پرسی ڕۆژ. دکتۆر، ئەوەی لە سووریا ڕوودەدات بە خوێندنەوەی ئێوە چییە؟ زۆر سپاس کاک ڕانکۆ. وەڵا ئەوەی لە سووریا ڕوودەدا دەرکەوتەی دوو با بڵێین شەڕ و پێکدادانی دیکەی ناوچەکەیە. یەکێکیان شەڕ و پێکدادانی ساڵی ڕابردوو کە لە دوای 7 ئۆکتۆبەری ساڵی ڕابردوو حەماس هێرشی کردە سەر ئیسرائیل و ئیسرائیل وەڵامی ئەم هێرشانەی داوە و بە لێدانی حەماس و دواتریش بە لێدانی حیزبوڵڵا و بە لێدانی بنکە و بارەگاکانی ئێران لە سووریا، لەگەڵ شەڕی ناوخۆی سووریا کە لە 2011 دەستی پێکردووە وەک ئاکامێکی ئەوەی پێدەگوترا بەهاری عەرەبی. ئەم شەڕە تقریبەن بە شێوەیەک لە شێوەکان شەڕی ناوخۆی سووریا کە لە 2011 دەستی پێکرد لە 2020 تا بە شێوەیەک لە شێوەکان یەکلا بۆ بە تای تەرازووی ڕژێمی بەشار ئەسەد کە سەرڕای ئەوەی کە ئۆپۆزیسیۆن لە سەرەتا بەشێکی زۆری ناوچەکانی سووریای داگیر کرد، بەڵام بە پشتیوانی حیزبوڵڵا و بە پشتیوانی ئێران و بە پشتیوانی رووسیا ڕژێمەکەی بەشار ئەسەد لە دیمەشق توانی بگەڕێتەوە و بەشێکی زۆری سووریا بخاتەوە ژێر دەسەڵاتی خۆی. بەڵام لە دوای شەڕی غەزا وەک پێشتر ئاماژەم پێکرد، ئیدی ئیسرائیل گورزی زۆر کوشندەی لە هەموو ئەو هاوپەیمانانەی سووریا و بەشار ئەسەد وەشاند کە ناوەکانی هێنان ئێران و حیزبوڵڵا و حەماسیش دارەوە شتێکی دیکەیە. بەڵام بەلاوازبوونی ڕژێمی ئێران، بەلاوازبوونی حیزبوڵڵا، بە دوورکەوتنەوەی رووسیا لە گۆڕەپانی شەڕی سووریا و سەرقاڵبوونی بە شەڕی ئۆکرانیا، ئەمانە هەموو وای کرد کە هاوچێشەکانی هێز لە ناو سووریادا بگۆڕێ. ئەم هەلا لەلایەن تورکیاوە قۆسراوە و هانی دوو گروپی با بڵێن چەکداری سووریایدا، یەکێکیان هەیەی تەحریری شام و ئەوی دیکەش زەیشی سووری حوڕەکە، یەکێکیان تەواو دەکرێت من ناوی بنێم وەک چەتەی خۆی، ئەوی دیکەشیان گروپێکی تێروریستین کە لە زۆربەی وڵاتانی ڕۆژاوا بۆ گروپێکی توریستی ناویان لیستکراوە. تورکیا ئەم هەڵی قۆستەوە لەبەر چی؟ لەبەر ئەوەی کە پێی وابوو ئەو لە ماوەی شەڕی ڕابردووی غەزەدا لە دامسانەکانە وەلاندراوە، کەس پرسی پێ ناکا، گفتوگۆکان لە قەتەر دەکرێن، لە مەسر دەکرێن، هاوکات پێی وابوو کە ئەو بۆشایی کە لە ئاکامی لاوازبوونی ئێران لە ناوچەکە و لاوازبوونی ئێران لە سووریا هاتۆ دەگۆڕێ، ئەو دەتوانێت ئەوە هەلێک بقۆزێتەوە و هەم تای تەرازوو بەلای خۆی دابشتێنێ لە سووریا. بەڵام پاڵنەری سەرەکی ئەوە بوو کە لەم هەلەدا چۆن دەتوانێت گورزێکی کوشندە لە کورد و لە ڕۆژاوا و لە هەسەدا بوەشێنێ. ئیدی بەهاندانی ئەو دوو گروپە کە هێرشیان کردە سەر حەلەب و حەلەب داگیر کرا و ئیدی دەرکەوتەکانی ئێستا ڕۆژانە دەردەکەون. باشە دکتۆر، بە خوێندنەوەکانی تۆ زیاتر دۆخەکە پەیوەنددارە بە تورکیاوە کە دەیەوێت بێتەوە نێو معادلاتەکان و ڕۆڵی خۆی بگێڕێ و زیانیش لە کورد بدا کە لە ڕۆژاوای کوردستان هەن. بەڵام تەنان لە دوای دوو ڕۆژ لە ئاگربەستی نێوان ئیسرائیل و حیزبوڵڵا لوبنان، یعنی جەنگ لە سووریا هەڵدەدا، جەنگێک کە پێشتر چاوەڕوانکراو نەبوو، یعنی زۆر پێشبینی نەکراو بوو بەو ڕادەیە و بەو خێراییە لە سووریا و شەڕە ڕوو بدا. پێدوانیە زلێزانی جیهان لە پشتێوان ئەوەی کە زۆر جار دەوترا ئیسرائیل نەتەنیاهو نەیدەشاردەوە دەی پرۆژەیەکی نێمان هەیە بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست، ئیتر نایەڵین ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەو شێوازە بێ، ئێمە دەبێ فراوانتر بین و ئێمە با بڵێن ڕۆژهەڵاتی ناوەڕاستێکی نوێ دروست بکەین.
کاک ڕانکۆ من پێم وایە ئەوە عەرەب شتێکیان هەیە دەڵێ حاصل تەحسیلە پێم وایە ئەوەی کە لە سووریا ڕوویداوە حاصل تەحسیلە نەک ئەوەی کە ئیسرائیل پلانی بۆ داڕێشەوە ئەوە بەشێک نییە لە پلانەکانی ئیسرائیل بەشێک لە پلانەکانی ئیسرائیل ئەوەیە کە دەوڵەتی سووریا بێهێز بکە بەشێک لە پلانەکانی ئیسرائیل ئەوەیە کە ئێران یا بڕوخێ یا بێهێز بێ لە سووریا دەستی ئێران ببڕێ لە سووریا نەتوانێت کۆمەک و یارمەتی بگەێنێ بە حیزب الله و حیزب الله جارێکی دیکە زیندوو بێتەوە ئەمانە هەموو لە پلانی ئیسرائیلدا لەوانەیە لە پلانی ئیسرائیلدا بکە کۆمەکی کورد بکە و ڕێگری لە ئێران بکاتن بەڵام من پێم وانییە ئەوە پلانی ئیسرائیل بۆیان پلانی ئەمریکا بووە کە تورکیا بەهێز بکات لە ناوچەکە چونکە ئەم ڕووداوانەی چەند ڕۆژی ڕابردوو دەبنەوە بەمای ئەوەی کە تورکیا با بڵێن ببێتە ئەو زلهێزە ئیدی کە ئەمریکا و ئیسرائیل با بڵێن بەڕادەیەک نیگەران بکاتن چونکە ئەوان ڕاستە پێیان خۆشە کە ئێران بەهێز بوو بەڵام پێیان خۆش نییە کە تورکیا بەهێز بێ و لە هاوچێشەکانی سووریا ئەو یەکلاکەرەوە بێ ئێمە دەزانین مەسەلەن یەکێک لە هۆکارەکانی ئەوەی کە ئەمریکا بۆ نمونە پشتیوانی لە هەسەدە و لە کوردەکە لە سووریا لەبەر ئەوەیە کە هەم رووسیا لەوێ باڵا دەست بوو هەم ئێرانیش لەوێ باڵا دەست بوو ئێستا کە ئەگەر سووریا تورکیا باڵا دەست بێ دیسان نیگەرانیە بۆ ئەمریکا و بۆ ئیسرائیل چونکە ئێمە دەزانین مەسەلەن لەوانەیە ڕاستە کە تورکیا لە ناتۆدایە بەناو هاوپەیمانی ئەمریکایە بەڵام لە ڕاستی ئەمە چەند ساڵێک دەبێت لەوانەیە نزیکەی 10 ساڵ زیاتریش دەبێتن تەنانەت قسەی ئەوە پەیدا بۆ لە ئەمریکا کە دەبێت تورکیا لە ناتۆ دەربکرێت بۆچی چونکە هاوپەیمانی رووسیا مەسەلەن نمونەی ئەوەی کە هاوپەیمانی رووسیا دووشت دەکرێت من بەرمونە بێنمەوە ئەوشەوەیە کە دیفاعاتی جەوی تورکیا ئێستا لە رووسیا کڕیوەتی پێمە ساڕوخەکانی کە کڕیوەتی ئەو موشەکانی کەوێتی S400 پێدرێنای S400 ئەم بەتاریاتانەی کە تورکیا لە رووسای کڕیوە نە کۆنگرێز رازی بووە نە ئەمریکا رازی بووە نە هیچ ئیدارەیەکی ئەمریکا بەوە رازی نەبووە نەک هەر رازی نەبوونە بەڵام بەڵکو پێیان وا بوو کە ئەمانە هەڕەشەن لەسەر تارانەی کە ئەمریکا لە ناوچەکە بەکاریان دێنێ یان لە یاندا هەر خۆی داوێتە تورکیا هەر لەبەرەوەش بوو کە مەسەلەن قرار بوو کە تارەی F-35 بدرێ بە تورکیا ئەمە ڕێگری لێکراوە تا ئێستا مەسەلەن ئەم سەفقەیە جێبەجێ نەکراوە هۆکارەکەی ئەوەیە کە پێیان وایە تا ڕادەیەک تورکیا چۆتە باوەشی رووسیا ناتۆ بە شێوەیەک لە شێوەکان بوو بورەکگران کە ئەو قسەی تاواکەم بە شێوەیەک لە شێوەکان لە شەڕدا لەگەڵ رووسیا بەڵام تاکە هێزی ناتۆ کە لەم شەڕەدا بەشدار نییە لە بەرەی ناتۆ یا لە بەرەی ئۆکرانیا ئەمە تورکیایە بەڵام بە دڵنیام لەوانەیە ئیسرائیل پێی خۆش بێ کە ململانەیە گڕوبدا لە سووریا بەریەکەوتنی هەم تورکیا و هەم ئێرانی لێبکەوێتەوە دیارە بەریەکەوتنی ڕاستەخۆیان نابێ دکتۆرین ماوەیە کە شەڕەکان هەموو شەڕی پرۆکسین دکتۆر ئەوەی کە تۆ دەڵێ تورکیا لە هاوپەیمانی رووسایە بەڵام لە سووریا بەرکەوتنەکان زۆر ئاڵۆزن ینی پەیوەندیەکان زۆر ئاڵۆزن ئەشێ تورکیا و رووسیا هاوپەیمان بن لە دەرەوەی سووریا بەڵام لە سووریا هەستەکرێت جۆرێک لە بەرژەوەندەکانیان بەریەکەکەوێ ینی ناوبەناو تەنانەت رووسیا فڕۆکەکانی رووسیا ئەو هێزانە بردومان دەکا کە تۆ بە چەتە ناوت بردن و ئەو تیرۆرستانەی کە بە بڵین تۆ ئاماژەت پێکرد کە دۆستی تورکیان یا خۆت تورکیا نردوونی خۆی لە ڕاستیدا ئەو وڵاتانە بەگشتی ئەو تێگەیشتنی تۆ کە خستە ڕوود ڕاستی تێدایە کاک ڕانکۆ ینی لە پرسێکە هەڵوێستێک دەنوێن لە پرسێکی دیکە هەڵوێستی شیکە دەنوێن مەسەلەن بۆ نمونە هەڵوێستی ئێران و تورکیا لە سووریا لەسەر مانەوەی ئەسەد و یا لە پشتیوانیکردن لەو گروپانەی کە ئێستا لە هەیە تەحریر شام هەڵوێستی تورکیا و ئێران زۆر لێکجیایە بەڵام کە دێتە سەر پرسی کورد لەوانەیە هەڵوێستیان هاوڕا بێت لە هەندێک لە زۆر ینی کۆکن لەسەر ئەوشتانە لەبەرەوە ئەوە ڕاستە بەڵام من پێم وایە ئێستا رووسیا بەوە زۆر
تووڕە بووە چونکە رووسیا بەخۆی سەرقاڵی شەڕێکی مان و نەمانە لە ئۆکرانیا پێی خۆش نەبوو کە بەرەیەکی دیکە جارێک دیکە بۆ ئەو بکرێتەوە ینی دوێنێکە پێم وایە مندوبی رووسیا لە ئەنجومەنی ئاسایش زۆر بەناڕاستەوخۆ ناوی تورکیا هیناکە ئەو وڵاتەیە پشتیوانی لە تێروریزم دەکاتن و هەوڵ دەداتن کە ڕووی با بڵێن هەیە تەحریر شام سپی بکاتەوە بەوەی کە وەک گروپێکی ئۆپۆزیسیۆن ناوی باتن بەڵام رووسیا لەوە زۆر نیگەرانە جا من پێم وانێ کە رووسیا لەگەڵ تورکیا لەسەر ئەم پرسە بەریەکەوتنیان دەبێ بەڵام لە ناو سووریا بەریەکەوتنیان دەبێ هەر ئێستاکە فڕۆکەکانی رووسیا ڕۆژانە هەم ئیدلیب هەم دەوروبەری حەلەب هەم دەوروبەری حەما بردومان دەکەن و لەو هێزانە دەدەن کە تورکیا پشتیوانیان لێ دەکاتن. باشە دکتۆر بە بڕوای تۆ سووریا هێندە لاواز بووە ئێران هێندە لاواز بووە رووسیا هێندە سەرقاڵە بە ئوکرانیاوە کە نەتوانن بەرژەوەندەکانی خۆیان لە سووریا بپارێزن ینی بە تایبەت ئێران بەو ڕادەیە لاواز بووە کە نەتوانێت بەرژەوەندەکانی خۆی لە سووریا بپارێزێ یاخود ئەو چەند شارەی کە ماوە بتوانێت بیان پارێزێ مەرز نییە بەو با بڵێن ئەوەندە لاواز بوو بێ کە نەتوانن هیچ کردەیەک یا کردارێک بکەن لە سووریا بەڵام بەو ڕادەیە لاواز بووە کە هێزێکی وەک هەیە تەحریر شام لە ماوەی چەند ڕۆژێکە بتوانێت شارێکی گەورەی وەک حەلەب بگرێتن ئەو هێزانەی کە پارێزگاریان لە حەلەب دەکرد یا ئەو هێزانەی کە کاتی خۆی حەلەبیان ڕزگار کرد بەگشتی هێزەکانی حیزبوڵا بوون بەڵام حیزبوڵا لە کاتی شەڕە ئەو هێزانەی خۆی کێشاوە بۆ باشووری لوبنان ئەمەش وای کرد کە با بڵێن هێزەکانی بەرگری لە حەلەب یان لە حەما لاواز بن ئەمە قسەکانی من لەسەر ئەوەیە هاوکات لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا نەک ساڵی ڕابردوودا بەردەوام هێزی ئاسمانی ئیسرائیل لە بنکە و بارەگا و ڕاوێژکارەکانی ئێران دەدا لە سووریا ئەمە هەمووی وای کردووە کە با بڵێن نەتوانن کارەکانیان وەک پێویست جێبەجێ بکەن سوپای سووریاش لە ڕاستیدا هەر بەخۆی سوپایەکی لاواز و تەپی بوو مەسەڵەن بەشێکی هەر لە سەرەتای شەڕی ناوخۆی سووریا با بڵێن فراریان کرد ئەو کاتە پەیوەندیان بە ئۆپۆزیسیۆنەوە کرد جا ئەمانە ینی سەرقاڵی رووسیاش ڕوونە بەڕاستی ینی بەڕادەیە کە مەسەلەن پێم وایە دوێنێکە ئەگەر ئاگادار بی کاگڕانکۆ ئەو جەنراڵەی کە بەرپرس بوو لە کارەکان لە سووریا لەسەر کار لادرا ئەمە هەموو نیشانەیەوەیە کە وەک پێویست کە کردار و ئەرکەکانی خۆیان جێبەجێ نەکردووە. باشە دکتۆر چەند خولەکی ماوە بە قسە لەسەر کورد بکەین کورد وا چاکە چی بکات کورد دەبێت چی بکات کورد لە دۆخێکی وایە توانێت چی بکات قسەیەکیش هەیە دەوترێ نەزانم حەزەکەم ڕای تۆ بزانم دەوترێ ڕەنگە بۆ یەکەم جار بێ کورد ڕقەمە لە معادلەی نێودەوڵەتیە کورد وەکو داش لەوێ بەکار نایە لە ڕۆژاوای کوردستان لە سووریا بەڵکو خۆی ئێستا بەشێکە لە معادلەکە وڵا کورد ئەوە یەکەم جار نییە من پێما لە ساڵی 91ەوە لە دوای دروستبوونی هەرێمی کوردستان بە شێوەیەک لە شێوەکان کورد لە زۆربەی کاتەکاندا ژمارەیەک بووە لە ڕوخانی ڕژێمی عێراق ژمارە بووە لە شەڕ لەگە داعشە ژمارە بووە و ئەو ئەزمونەی کە ئێستا لە ڕۆژاوا دروست بووە بەشێک بوو لە شەڕکردن لەگەر داعش و ئەو پشتیوانی کە لەلایەن هێزە هاوپەیمانەکان و ئەمریکا مسۆگەری کرد ئێستا لە سووریا کورد دەبێت چ بکاتن بەڕای من کورد دەتوانێت هەندێک شت بکە و هەندێک تیشی بەسەردا سەپێنراوە مەسەلەن بۆ نمونە ئەوەی بەسەردا سەپێنراوە کە ناوچەکانی تەڕەفعەت و شەهبا و ئەوانە کە هەم ئاوارەکانی عفرین تێدا بوو هەم هێزەکانی هەسەدەی تێدا بوو پێیان چۆڵ کرا لە ڕاستیدا من پێم وایە ئەم چۆڵکردنە یان بەجێهێشتنی ئەو شوێنانە لە دوو ڕۆوە قازانجی هەیە لە ڕووی سەربازیەوە قازانجی هەیە چونکە ئەگەر لەوێ بەرگریان بکردا بە ئەگەری زۆری هەبوو کە شەڕێکی دۆڕاو ئەنجام بدەن دوجاریش بەشێکی زۆر لە هێزەکانی هەسەدا لە ناو دەچوون لەم شەڕ نابەرابەرەدا هاوکات ئەگەری هەبوو کە ئەم خەڵکەی کە لەوێ تووشی جینۆساید بێ لە ژێر دەستی ئەو
تێرۆریستانە و چەتانەی کە تورکیا پشتیوانیان لێ دەکاتن. لەبەرەوە کشانەوەی هێزەکان و گواستنەوەی ئەو ئاوارانە بەشێکیان دیارە خۆشببختانە گەڕاونەتەوە بۆ ئەفرین دیارە هەم لە ڕێگا خەڵکی ئازار و ئەزیەتی زۆر دەبینن ئەو خەڵکە. بەڵام لە ڕووی دیمۆگرافیەوە لەوانەیە بە قازانجی کورد بێ بەڕاستی دیمۆگرافیای کورد زۆر پچرە لە ڕۆژاوای کوردستان. بەشێک لەمانە لەوانەیە ببێتە مای ئەوەی کە چڕی ژمارەی دانیشتوانی کورد لە هەندێک شوێن لە هەندێک شاری با بڵێن ئەوەی ئێستا کە کەوتوتە ڕۆژهەڵاتی فرات چڕی کوردی زیاد بکە بۆ نمونە لە ڕقا مەسەلەن ڕقا شارێکە زۆرینەی عەرەبیە بەڵام ئەم ئاوارانە دەچن لەوێندرێن نیشتەجێ دەبن هەم دەپارێزرێن هەم چڕی دانیشتوان زۆر دەبێ و هەم دەبن بە هێزێک کە هەسەدە بتوانێت کەڵکیان لێوەربگرێ بۆ بەرگریکردن لە ناوچەکانی خۆیاندا. بەڵام ئەوەی کە دەبێت چ بکاتن هەسەدەیان دەبێت ڕۆژاوە چ بکاتن کاغرانکۆ من پێم وایە کە دەبێت زۆر بەتوندی پلانی داڕشتنی ئەوان هەبێت کە چۆن پارێزگاری لە منبەج و لەو ناوچانە بکەن کە کەوتونەتە ڕۆژهەڵاتی فراتەوە. ئەمە یەک دوو چاوەڕوانی ئەوە بکەن کە ئەو پرسانە و ئەو پێکدادانانەی کە لە نێوان پرۆکسەکانی تورکیا و پرۆکسەکانی ئێران ڕوودەدا لە چەند هەفتەی داهاتوودا ئەمە بەچ ئاقارێکدا دەکەوێتەوە چی لێ دێت چی لێ نایە. ئەمە شتێک خاڵش دیکەی زۆر گرنگ من پێم وایە کەمە من دیارە تا کەس نیم چەند کەسێک دیکەش لەسەر ئەو پرسە قسەیان کردووە و ئێستا مەسەلەن زۆر گفتوگۆشی لێ دەکرێت. ئەوش ئەوەیە کە کورد چۆن بتوانێت ناوچەکانی دێرە زوور کۆنتترۆل بک و بتوانێت با بڵێن سنووری سووریا لەگەڵ عێراق کۆنتترۆل بکە. ئەوەی کە من ناوم لێ ناوە سێگۆشەی دێرە زوور ئەلتەنەف ئەبووکەمال ئەگەر ئەم ناوچانە بتوانن کۆنتترۆل بکەن لە ڕاستیدا بەرەی ئێران زۆر لاواز دەبێت. بەڵام من پێم وایە هەر کردارێکی لەو شێوەیە ئەگەر پشتیوانی مسۆگەری ئەمریکیەکانی لە پشتەوە نەبێتن کردەیەکی تا ڕادەیەک خۆکوش دەبێتن. لەبەرەوە لە هەنگاوی یەکەمدا کورد دەبێ بەرگری لەو ناوچانە بکە کە ئێستا لەژێر دەسەڵاتی خۆیەتی. لە هەنگاوی دووەمدا ئەگەر زەمانەتی پشتیوانی ئەمریکای مسۆگەر کرد ئەم سێگۆشەیە کە من باسم کرد ئەمە کۆنتترۆل بکات چونکە ئیسرائیل ئەمەی زۆر پێخۆشە ئەمریکا ئەوەی زۆر پێخۆشە چونکە ئەمە دەبێتە تاکە هۆکارێک یا تاکە شێوازێک کە بتواندرێ ئەوەی کە پێی دکتری هیلالی شیعی بپچڕێ. هیلالی شیعی بەوە دەپچڕێ کە با بڵێن سووریا و لوبناان لە عێراق و لە ئێران جیا بکرێتەوە. دکتۆر وەکو تۆ تێمە کردەیەکی خۆکوژی نییە کورد ڕێگر بێ لەبەر با بڵێن هۆکار بێ بۆ پچڕانی هیلالی شیعیەوەی کە ئێران چەند ساڵە خەونی پێوە دەبینێ و کاری بۆ کردووە و دروستی کردووە. ئێستا کورد بێ ئەم ڕێرەوە پاک بکاتەوە بیکاتە ناوچەیەک لەژێر دەسەڵاتی خۆی و خۆی حکومڕانی بکە. ئایا ئەمریکا تا سەر بۆ کورد دەمێنێتەوە لەوێ زەمان چییە؟ ترەمپ کە هاتەوە سەر حکوم شەیەک بە تەلەفۆنێکی ئەردوغان کورد بەجێ نایەڵێ وەکوەوەی کە پێشتر لە سەردەمی حکومڕانیەکەیدا کردی. خۆی دووشتێ یەکیشان ئەوەیە کە ئێمە دەزانین ترەمپ و با بڵێن ئیدارەکەی یان ئەو کەسانێکی تا ئێستا ئەگەری هەیە بەشدار بن لە ئیدارەکەی چ وەزیری دەرەوەی ئەمریکای بێت چ ڕاوێژکاری ئەمنی قەومی ئەمریکای بێ چ وەزیری بەرگری بێ ئەمانە بەگشتی بە پرۆکورد ناسراون و بە دژە ئێرانیش ناسراون. لێرەدا پرسەکە ئەوە نییە کە کورد بێوێ ئەو شتە بکات. لێرەدا پرسەکە ئەوەیە کە ئێمە تاو ڕادەی من ئاگادار بم هەم ئیسرائیل هەم ئەمریکا دەیەوێت ئەم کارە بکرێت. ئیسرائیل و ئەمریکا پێیان وایە چەندین جار ئەزمونیان لەگەڵ حیزبوڵڵا ئەوە بووە کە حیزبوڵڵا شەکەت دەکرێت حیزبوڵڵا لاواز دەکرێت حیزبوڵڵا لە 82 لاواز کرا لە 2006 لاواز کرا ئەم جارش لاواز کراوەتە بەڵام حیزبوڵڵا ساڵێک 2 ساڵ 3 ساڵی پێ دەچێت بەهێز دەبێتەوە هەڕەشەیەکی دیکە لەسەر ئیسرائیل. ئەوەی کە بتوانێت کە نەهێڵێ حیزبوڵڵا جارێک دیکە ببێ بە هەڕەشە لەسەرەوە دەبێت ئەم هیلالە بپچڕێ. ئەم هیلالە بە کورد ناپچڕێنرێ بەڵام کورد لەوانەیە ئەو هێزە بێ کە بتوانێت ئەو کردەیە جێبەجێ بکە. ئەگەر نا ئەم هیلالە ئەگە بتەوێت بیپچڕێنی پشتیوانی سەربازی ئەمریکا و ئیسرائیلی دەوێت پشتیوانی دارایی ئیمارات و سعودیە و ئوردنی دەوێت. ئەم پێنج هێزە لە هەم هێزە ناوچەیەکان
هەم هێزە دەرەچەکان هەمویان ئەو شتیان دەوێت بەڵام لێرەدا شەڕەکە شەڕی کورد نییە لە دژی ئێرانە لە ڕاستیە شەڕی ئەمریکا و ئیسرائیل و ئوردن و ئیمارات و سعودیە لە دژی ئێراندا لە دژی ئەو بەرەیە کە ئەم هیلالی دروست کردووە ئەم هیلالەش ئەوە شتێک نییە کە کورد دژایەتی بکاتن ئێمە بخۆمان نزانین مەلیک عەبدوڵڵا یەکەم کەس بووە کە باسی هیلالی شیعی کردووە ئەوەی کە ئەوانی دیکە وڵاتانی عەرەبی و کەنداوی عەرەبی زۆر نیگەران بوون لەو پرسەیە ئەمریکا زۆر نیگەرانە ئیسرائیل زۆر نیگەرانە لەو پرسەیە وەک گوتم ئەگەر زەمانەتی ئەوە بکرێتن کە کورد پشتیوانی لێ دەکرێت هەنگاوێکی لەو شێوە باوێژرێ ئەگەر نا گرنگترین شت ئەوەیە کە ئێستا کە خۆ تووشی ئەم شەڕە ناوخۆیی سووریا ئێستا نەکرێتن خۆ بپارێزن لەوەدا هاوکات پێگەی خۆیان لە منبەج و ڕۆژهەڵاتی فوراتە بەهێز بکرێت. بەڕێز دکتۆر شێرکۆ کرمان توێژەری سیاسی نێودەوڵەتی سپاس دەکەم سپاس کە لەگەڵمان بوو سپاس بۆ ڕوونکردنەوەکانت